بەداخەوە دووەم جارە ئێمە کە کورسی تایبەتمان بۆیە بە توشبوانی فریجی مێشکو لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە کە ئەوان کەسانی خێرخواز هەیە لەوێ کە پارێکی زۆر کۆکەنەوە ئیدەن بە کورسی تایبەت کە نرخی کورسی 23 وەرقە 24 وەرقەیەت بەبێ بەرامبەر ئێمەی بەخشین سەرڕای ئەوەش کە یە داغلی کوردستانە بێ لە گومرگی ئیبراهیم خەلیل لەوێ گومرگمان لێسێنن بۆیە چەند جار لە ڕێڕێکخراونە حکوومەکانەوە کتابمان بەرز کردوێتەوە لێخۆشببوونیشمانە بووە سەرڕای لێخۆشببوونەوەکەش گومرگیان لێسەندرینیانی بۆی ئێمە زۆر هەوڵماندا کە ئەو گومرگە لێ نەسێن بەڵام بەڕاستی بەداخەوە تا ئێستا ئەو گومرگە هەر بەردەوامی هەیە بۆ کورسیانە هەموو شتێکمان کردو ئێمە جاری وا بووە لە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ لای کاک ساماڵیانی باوەڕ کە ڕۆژی وا بۆ 6 جار چوینەتە قاتی سێ و هاتوینەتە قاتی یەک بە دوو قاچی دەستکردەوە سەرەڕای ئەوەی شەر گومرگیان لێسەندین و هیچ کاردانەیەکی وای نەبوو کە گومرگە کەشمان بۆ بگەڕێنەوە چونکە ئەو کورسیانە کە هێتە ئێرە ئێمە بە بێ بەرامبەرێ بەخشین بەڕاستیەوە نییە پارە وەرگیرێ لە مناڵانی قاوان پێدازی تایبەت ئێمە ودنچێرێکە یا سپێشەڵ وڵچێرێکە بە پارەی خێرخوازان دابی نەکریانی زۆربەی جاریش کە ئەو پارە کامل نابێ بەڕاستی کە دابی نەکرێ ئەمە لەسەر حسابی ڕێکخراوەکەین هەتاکو یێتەوە شوێنی خۆی